دکتۆر ڕێبوار پێشتر پرسیارێکم لێ کردی یەکێتی و گۆڕان دەبێت چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن خاڵەکانی ناو ڕێکەوتنەکەیان جێبەجێ بکەن؟ یعنی بە هەنگاوی زۆر ئازایانە بنێن بەڵام بەڕاستی من ئەو هەنگاوانە لەوان ڕنابینم لەبەرەوەی یعنی بە حەزەکەم ڕێی خۆم پێ بڵێن بەسەر ئەم ڕێکەوتنی گۆڕانوێژێت دیارە هەردوو لایەن پێویستیان بەو ڕێکەوتنە هەبوو لەبەرەوەی گۆڕان هەموو هەوڵێشیە هەم بە ئۆپۆزیسیۆن هەوڵیا هەم ناو حکوومەتە هەوڵیا هیچ گۆڕانکارێکی پێ نەکرا یعنی توانیم بڵێ تا ڕادەیەکی زۆر خەڵکی لە گۆڕان بێ ئەمەل بوو گۆڕانیش دەتوانم بڵێم لاوڵەکان شکستی خوارد دیارەیەکێتیش ئەوە چەندەها ساڵە کۆمەڵێکی پەرشوبەر بڵاون بەڕاستی ناتوانانی ناوی حیزبێکی سیاسیان لێ بنێت چکارێکیان لە ئاوازەکە خوێنێت یعنی لەگەڵەوە شاکە کەسەکانی ناوێکێتی کە پەیوەندێکی زۆر تۆڵان بە پارتیەوە هەبووە و دیارە تا یاساش دەرامەت و پارە لە پارتیە وەرەگرن ینی با بەڕاشکایی قسەکەم بەڕاستی تااقەتی بەخت کوشتنم نییە دیار بوو یەکێتی پێویستی بە ئەقلی گۆڕان بوو بەڵام لە هەمان کاتە پێویستی بە پارەی پارتیە ئێستا حاڵی حازرێکێتی لەم دووڕیانە ماوەتەوە ئایا واز لە پارەکەی پارتی ئەهێنێ بۆی ئەقلەکەی گۆڕان بەکاربێنێ ئەویان نازانم چونکە بەڕاستی یەکێتی لەگەڵ هەموو ڕێزێکما کۆمەڵێکی پەرشەبڵاو من ئەقل و استراتیژیان نەمابوو بەڵام ئەو استراتیژیی گۆڕان گۆڕان هەرچۆنیە بتوانی بیکا بە استراتیژی یەکێتیش ئەمە شتێکی باشە من بە شتێکی خراپی نازانم ئێستا هەردووکیان گۆڕانی شوێکێتیش استراتیژیشیانەیە کە ئەندام پەرلەمانێکی زۆریانەیە ناوچەیەکی زۆریان بەدەسەوەیە ئایا لێرەوە بۆ کوێچن من لە دوو مانگی پێشووە لە ئاستی خۆیان ڕاوحەکەن نەیانتوانیەوە بۆ هیچ جێگەیە بچن چۆن بۆجیانی ئەوەش نەبێت کە نەتوان هەنگاو بنێن بەڵام بەڕاستی ئەوانش بڕیاری زۆر ئازانەی ئەوێ کە من بەڕاشکایی بڵێم لەو سیاسیانی ڕنابینم ئەگەر ینی پارتی ناچێت دەستبەرداری دەسەڵات بێ پارتی سێ دەسەڵات واز لێ نایانێ سەرۆکی هەرێم کە هەموو شتێکە ئەوە گومانیتیانە لە وەزیری دەرەوەیە هەتاکو ئەوەی کاری پۆلیسخانەیەکە بڵین نامەی دەستگیرکردن ئیمزاکە ئەمە هیچ دوایەوە دەستگای پاراستنە کە ئەویش تەنها دەستگایەکە لە دەرامەتێکی زۆری هەبێ و دەستگایەکە بتوانێت دەستگایەکی داپڵۆسەرە ئەمجا هیچ هەمیشی حکوومەتشی بەدەستەوەیە یعنی ئەم سێ پۆستە لا نابە یعنی ئەو استراتیژیەش کە منەی بینم گۆڕان و یەشێتی لە خۆیان گرتووە بچووکردنیانی با بە ئاسکابین لە ناوبردننی دەسەڵاتی پارتیە بۆ جۆرەی کە ئێستا هەیە بۆچی پارتی لەگەڵ ئەم دوو هێزاردا ئەنیشێت بۆ ئەوی دەسەڵاتی خۆی نامێنێت یعنی جارێ دارێ دەسەڵاتی مەستەفا بەرزانی نامێنێ ئەچێتەوە پەرلەمان کە مەستەفا بەرزانی ئەمە قسەی من نییە قسەی خۆەتی لە چەندها کۆبوونەوە وتوێتی کە ئەوە قبول ناکە ئایا پرسیارەکە لێرە ینی با پرسیاری ئازانە بکەین ئایا گۆڕان و یەکێتی ئامادەن سیاسەکانی ناو گۆڕان و یەکێتی ئامادەن ئەو هەنگاوە ئازانە بنێن دەحەدای پارتی بکەن بڵێن ئەبێ تۆ سەرۆکی هەرێم من نامێنێ دەستگای پاراستن نامێنێ کۆمەڵی قانون هەیە نابێ بمێنێ ئێمە زۆری نەمانەیە یەنەوە هەولێر واکەین واک ئەگەر ناتوان ئەمە بکەن بە قەناعەتی من وەختی خۆیانە کوژن وەختی خەڵکیشە کوژن یعنی ئێستا کوردستان جێی ئەو مجامە لەو شتە نەماوە خەڵک کۆبێتەوە بچێتە موتێل و بێتە موتێل هەنگاوەکان دیارن چین ئەگەر من بیزانم بۆچی ئەو سیاسیانە نازانن چییە یعنی وە نەبێ هەنگاوی تەنگا هەنگاویشی دەتوانی بنێگەر ئەگەر حەزەکەیت ئەوەش ناتوانانی بکەیت منطقی ناوچەی گۆڕان و یەکێتی جیا بکەرەوە ئەو وەختە مەسعود بەرزانەی بێ بە پارێزگاری دهۆک ئەتوانی وا بکەیت ئەوەش هەلێکی ترە ببوورە دکتۆر ڕێبوار سیاسیانە نابینن لەو ئاستە زۆر سپاس دەکەم دکتۆر ڕێبوار ئەگەرمەوە بۆ لای بەڕێزێ بۆ دوجار خاتوچی